ڕووەکەکان هەریەک بە جۆرێک هەوڵی زیاد بوون و پاراستنی ڕەچەڵێکی خۆیان دەدەن. بۆ باڵندە و مێرووەکان بوونەتە پەناگە و خۆراک. پەیوەندی ڕووەکەکان بە باڵندەکانەوە وەک پەیوەندی ڕووبارەکانە لەگەڵ دەریاکان. هەرگیز لێک ناپەچڕێن. قەلەباچەکان ئەو کاتەی دەگەڕێن بە دوای خواردندا چڕی دار و ڕووەکەکان بەکاردێنن بۆ شاردنەوەی بێچووەکانیان لە چاوی ئاژەڵە درڕندەکانی دیکە. بەشی خوارەوەی زەویە لە ماویەکە بۆتە شوێنێکی لەبار بۆ هەنگە کێویەکان. بە دروستکردنی کون لە ژێر زەویەکە هەریەکە و لانەی خۆی دروست دەکات. پێکاتەی خاکەکە نیوەی خۆڵ و نیوەی لمە. شێداری و نەرمەکەی سەرنجی ئەم جۆرە هەنگە کێویە بەلای خۆیدا ڕادەکێشێت. ئەم جۆرە هەنگە بە شێوەی تاک دژین و لە خێزانی کۆلێتەی دەکانن ڕەچەڵێکیان دەگەڕێتەوە بۆ ئەمریکای باکوور. زیاتر پەیوەستن بە کاتی گوڵکردنی ڕووەکی تورکەوە یاخود تووتڕک. مینەکان قەبارەیان 13 بۆ 14 میلیمەتر دەبێ و نێرینەکان 10 بۆ 12 میلیمەتر. نەرینەکان جەستەیان بە مووی چڕ و زەردباو داپۆشراوە، بەڵام مەینەکان کەمتر موویان هەیە و زیاتر لە پێیەکانیان کۆبووەتەوە. لە سەرەتا و ناوەڕاستی وەرزی بەهار لەگەڵ سەرهەڵدانی گوڵی تووتڕک ئەوانیش دەستەکەن بە گەڕان. نێرینەکان چەند ڕۆژێک پێش مینەکان دەست بە گەڕان دەکەن و زەویە لماویەکان دەگەڕێن.
بۆ دۆزینەوەی مێینەکان و جووت بوون. ئەوەی جێی سەرنجە نێرینەکان بە بۆن شوێنی مێینەکان دەستنیشان دەکەن. مێینەکان لەگەڵ پرۆسەی جووتبوونەکە دەست بە هەڵکردنی زەویەکە دەکەن. لانەکانیان لە نزیک یەک و لە هەمان شوێن دروست دەکەن. بێەوەی هیچ هەنگێک شوێنی خۆی لە یاد بکات، بەردەوامن لە چالاکی و ڕێکخستن. ئەگەر گوڵی تەواو لە بەردەست نەبوو، ئەوە هەندێک لە مێینەکان لە بەشی پێشەوەی لانەکانیان چاوەڕێ دەکەن تاوکاتەی ژمارەی گوڵەکان زیاد دەکەن لە ناوچەکە. خاکەکە هەڵدەکۆڵن بە دەست و پێیەکانیان. زیادەکەی پاڵ دەنێن بۆ دەرەوەی کوونەکان تا ئەو کاتەی دڵنیا دەبن کە قوڵی کوونەکان گونجاوە بۆ دانانی گەراکانیان. هەرچەندە بۆ ئەم کارە وزەی زۆری پێویستە، بەڵام پێشەوەی درەنگ بێت پێویستە لانەکەیان ئامادە بێت بۆ دانانی گەراکانیان. هەڵکەندنی لانەیەک نزیکەی 5 بۆ 10 ڕۆژی کارکردنی پێویستە. خێراییەکەی بەهۆی زۆری و کەمی ڕاددەی شێی زەویەکە دەگۆڕێت. هەندێک جار بەهۆی زۆری ڕاددەی شێ ناچار دەبن لە شوێنێکی دیکە لانە دروست بکەن کە ڕێژەکە گونجاوترە. لەگەڵ ئەوەشدا بارانی زۆر و بەخوڕ زۆر کات کوونەکانیان پڕ دەکاتەوە و پێویستە دووبارە دەست بە هەڵکۆڵی بکەنەوە. هەردوو نێرینە و مێینەکە سەرکۆڵمێکی بەرز و دیاریان هەیە. وا دەکات دەم و چاوەسێ گۆشەییەکەیان درێژتر دەربکەوێت. هەندێک جار لابردنی خۆڵە زیادەکە ستەم دەبێت بۆ هۆی ستوونی بوونی کوونەکە، لەبەرەوە کوونەکان بە شێوەی نیمچە سۆیی دروست دەکەن. چەند بتوانن خۆڵە زیادەکە دوور دەخەنەوە لە لانەکانیان، چونکە دەزانن ئەگەر کۆ بێتەوە مەترسی ڕووخان و پڕکردنەوەی لانەکانیان بە یەکجاری زۆرتر دەبێت. ئەم مێینەیە کاتەکە بە گونجاو نازانێت و لە بەشی پێشەوەی لانەکەی جوڵەیی لە خۆی بڕیوە. نێرەکان پاش پرۆسەی جووتبوون ناوچەکە بەجێ دەهێڵن و تەنها مێینەکان لە دەوروبەری لانەکانیان دەمێننەوە. لە بەشی ناوەوەی کوونەکان گەراکان وەردە وردە گەشە دەکەن و دەبنە کرمۆکە. سوود لەو شلەمەنیە وەردەگرن کە لەلایەن نێرینە و مێینەکەوە بۆیان ئامادە دەکرێت. بە درێژایی وەرزی زستان تاوکاتەی بە تەواوی گەشە دەکەن
لە کوونەکانیان نایانە دەرەوە. لە هەموو لایەکەوە گوڵەکان دەرگایان بە ڕووی هەنگەکان کردوێتەوە و تا دێت پەیوەندیان زیاتر و زیاتر دەبێت. هەنگی هەنگوین و چەندین جۆری هەنگی دیکە بەردەوام لە گوڵێکەوە بۆ گوڵێکی دیکە گەشە دەکەن و هەڵاڵەی گوڵەکان بۆ یەکدی دەگوازنەوە. دیاریەکەشیان هەنگوینێکی سروشتی بەتامە کە لەسەری دەژین و کۆی دەکەنەوە بۆ دڵنیابوونەوە لەوەی خواردنی تەواو بۆ بێچووەکانیان ئامادە بکەن. لە جیهاندا 20,000 جۆری هەنگی جیاواز هەن کە نزیکەی 110 جۆریان لە کوردستان و عێراق تۆمار کراون. هۆکاری دەنگی باڵەکانی دەگەڕێتەوە بۆ خێرای جوڵەی باڵی کە لە خولەکێکدا دەگاتە 11,400 جار. هەر هەنگێک خاوەنی پێنج چاوە، دوانی گەورە و سیانی بچووکن. بەهۆی بۆنکردنی هۆرمۆنی مرۆڤ کە لە کاتی ترساندا دەری دەدات، هێرش دەکات و پێوە دەدات. لە میسری کۆندا فیرعونی دووەم ڕەمسیس یەکێک لە بەندەکانی بە هەنگویندا دەپۆشی بۆی هەنگەکان لە فیرعون نزیک نەبنەوە و سەرنجیان بڕوات بەلای هەنگوینەکەدا. شانەیەکی هەنگ نزیکەی 88,000 کیلۆمەتر دەبڕێت بۆ بەرهەمێنانی 450 گرام هەنگوین. لەگەڵەوەش کلیلی پۆڵێنی ڕۆکەکانە و یارمەتی زۆربەی ڕۆکەکان دەدات لە گواستنەوەی هەڵاڵە لە گوڵێکەوە بۆ گوڵێکی دیکە. لە هەر شوێنێک هەنگ و مێر و زۆر بێت، بێگومان هەنگە خۆرەکانیش میوان دەبن. چونکە هەنگ و زەردەواڵ و زەردەزیرە یەکێکن لە خواردنە سەرەکیەکانی هەنگە خۆرەکان. ناوەڕاستی وەرزی بەهارە و کاتی خوامادەکردنیانە بۆ جوودبوون و هێلکەدانە. لە سەرەتادا بەڕادەیەکی کەم گوێ بە خواردن دەدەن. زیاتر گرنگی دەدەن بە دۆزینەوەی شوێنی گونجاو بۆ دروستکردنی لانەکانی. هەرکە بێچووەکان هێلکەکانیان هەڵاتن، هەرکینێرینە و مێنینەکە گرانتر دەبێت. پێویستە هەر جۆرە مێروویکیان دەست بکەوێت سوودی لێوەربگرن و پشتگوێی نەخەن.
هەنگەخۆرەکان یاخود کەندەسمەکان ڕەنگی پەڕەکانیان تێرە و بە تێکەڵی لە ڕەنگی سەوز و زەرد و قاوەیی پێکهاتوون. لەگەڵبوونی دەندووکێکی درێژی ڕەش کە بۆ گرتنی هەنگ و زەردەواڵەکان بەکاری دێنن. هەنگەخۆرەکان باڵندەیەکی کۆمەڵایەتین و هاوکاری یەکدی دەکەن لە پاراستن و هەندێک جار پێدانی خواردن بە بێچۆکان ئەگەرچی بێچووی خۆیشیان نەبێت. قەبارەی باڵندانە مامناوەندە و درێژیان 27 بۆ 29 سانتیمەتر دەبێت. لە بانگی پێنجی هەموو ساڵێک دەستەکەم بە دروستکردنی لانەکانیان، بکوکردنی کەند و لاتەنیشتە داڕماوەکان لە نزیک ڕووبارووە و ناوچانەی کە ژمارەی مێرو زۆرە. لە سەرەتای مانگی 6 دەستەکەم بە هێلکەدانان کە 5 بۆ 6 هێلکە دادەنێن لە ناو کونەی کە بۆ هێرانە دروستیان کردووە. باوکاری هەردوو نێرینە و مینەکە هێلکەکان هەڵدێن و بێچووەکان گەورە دەکەن. نێرینەکان هەر نێچیرێکی قەبارە گەورە بگرن ڕاستەوخۆ دەیدەنە مینەکان. خۆیان تەنها مێرووە قەبارە بچووکەکان دەخۆن. وەک پشتگیریەک بۆ مینەکان بۆ مانەوەی زیاتریان لەسەر هێلکەکان. باڵندانە 169 بۆ 182 خواردنەکانیان بریتە لە زەردەواڵە و کولە و هەنگ و زەردەزیرە و چەند مێروویەکی دیکە. ڕێژەی زیانەکانیان بۆ سەر هەنگی هەنگوین تەنها 101 دەبێت. هەنگەخۆرەکان ڕۆژانە 12 کیلۆمەتر بە دەوری شوێنی لانەکانیان دەگەڕێن بۆ گرتنی مێرووەکان. ئەوەی جێی سەرنجاوەیە کە هیچ کات هێرش ناکەنە سەر هەنگی هەنگەوان ئەگەر لە دەرەوەی بازنەی هێلانەکەیان بێت. بەڵام کاتێک هەنگەوان لە نزیک هێلانەی هەنگەخۆرەکان هەنگ بەخێو دەکات بگومان نێچیرێکی ئاسان دەبێت بۆ باڵندەکان و هەوڵ دەدەن سوودی لەوەربگرن. ئەمەش بۆتەوەی بێزاری هەنگەوان و هەوڵدان بۆ دوورخستنەوەیان لەگەڵ گۆڕانی کەش و هەوا و گەرمبوونی کەشەکە. هەنگەخۆرەکان زیاتر بەیانیان و ئێواران چالاکیەکانیان زیاد دەکەن. بەڵام لە پێناو تێرکردنی بێچووەکانیان زۆر کات لە گەرمای ڕۆژدا بەردەوامن لە گەڕان بۆ پەیداکردنی خواردن و ڕاوکردنی مێرووە جۆرا و جۆرەکان. هەنگەخۆرەکان باڵندەی کۆچەرین و پاشگەورەکردنی بێچووەکانیان کۆچ دەکەن.
وەرزی زستان لە کیشوەری ئەفریقا بەسەردەبەن و تەنها بۆ جوودبوون و هێلکەدانان دەگەڕێنەوە و ناوچانەی کە ساڵانە بێشووی تێدا گەورە دەکەن. ساڵانە ژمارەیەکی زۆر لە هەنگەخۆرەکان بەرەو ناوچە دەشت و نیمچە شاخەویەکانی کوردستان دێن و کەشوهەوا و ژینگەی هەرێمی کوردستان بۆتەوە کارێک بۆ ڕاکێشانی سەرنجی هەنگەخۆرە و هەزاران جۆر باڵندەی کۆچەری دیکە. هەرچەندە هۆکاری ناهۆشیاری خەڵک زۆر کات لەناو دەبرێن بە بیانووی زیان گەیاندن بە هەنگ و هەنگەوانەکان. بەڵام هەنگەخۆرەکان بەردەوامن لە ژیان و هەموو وەرزێکی بەهار، ئاسمان و ناوچە دەشتەکان ڕەنگاوڕەنگ دەکەنەوە بە ڕەنگە تێر و ڕەونەقدارەکەی جستەیان. لە جیهاندا ژمارەیان ڕوو لە کەمبوونەوەی و ئەگەر ڕێکاری پێویست نەگیرێتە بەر مەترسی لە ناوچوونیان زیاتر دەبێت. چونکە کەندەسمە یاخود هەنگەخۆرەکان بۆ ڕاگرتنی هاوسەنگی ڕێژەی مێرووەکان سوودێکی یەکجار زۆریان هەیە و پێویستە بە هەموو شێوەیەک ڕێگە خۆشکەر بین بۆ زیادبوونیان.